بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەمجارەدا باس لە ساڵی نوێی خوێندنی 2025 بۆ 2026ەکەین بزانین ئامارەکانی نێو بەژمارەکەمان چی لە خۆی گرتووە. بێگومان لە هەرێمی کوردستان لەم چوار پارێزگایی کە هەیە 1,800,000 قوتابیمان هەیە. ئەو قوتابیانی کە پۆلی یەکی بنەڕەتین تازە ئەم ساڵ داخل کراون 150 بۆ 160,000 قوتابی دەبێت. مامۆستا ئەم کەرتە لە هەرێمی کوردستانە 148,000 مامۆستا بەڕێوەی دەبات کە نزیکی 38 بۆ 40,000یان مامۆستای گرێبەستن. پێشتر وانەبێژ بوون کراون بە گرێبەست، ئێستا وانەبێژی نەماوە. هەروەها ئەم کەرتە 33,000 فەرمانبەر بەڕێوەی دەبات. ئەگەر بینە سەر گرافیکێکی تر بزانین ئاماری قوتابخانەکان چیمان پێڵن. 6,844 قوتابخانەی یعنی با بڵین بینەی قوتابخانەی حکومیمان هەیە. 594 قوتابخانەی ئەهلیمان هەیە. قوتابیان لە قوتابخانە ئەهلیەکان چەنن؟ لەو 1,800,000 پێشتر باسمان کرد 154,000یان لە قوتابخانە ئەهلیەکان دەخوێنن. باش، با بزانین پێویستی هەرێم چەندەیە. طبعاً ئەم کابینەیە کە هاتن لەسەر حکم، مەسرور بەرزانی لە وتاری دەستپێکیدا باسی لەوە کرد کە پێویستیان بە نزیکەی 35,000 پۆل هەیە بۆ ئەوەی کە بتوانن با بڵێن قوتابخانە سێدەوامی و دوودەوامیەکان نەهێڵن. بزانین چی کراوە. طبعاً پێویستمان بە 2,000 بینای نوێی قوتابخانە هەیە لە هەرێمی کوردستان. پێویستمان بە 35,000 پۆل هەیە. ئەی کابینینۆ چی کردووە؟ کابینینۆ 242 قوتابخانەی دروست کردووە و کەمتر لە 5,000 پۆلیشی دروست کردووە. طبعاً ئەمانە هەر هەموو لەسەر بودجێ وەزارەتی پەروەردە نەبووە. ئەم 242 هەیە لە ڕێی کۆمپانیا و خێرخوازانەوە لە شار و شارسوکان دروست کراوە. کەواتە حکوومەتی هەرێم پابەند نەبووە بۆ بەڵێنەی کە داوێتی کە پێویست بوو 35,000 پۆل با بڵێن دروست کات بۆ ئەوەی قوتابخانەی تەنانەت دوودەوامیش نەبێنێ. هەرچەندە ئێستا قوتابخانەی سێدەوامی زۆر کەم بۆتەوە لە هەرێمی کوردستان، بەڵام قوتابخانەی دوودەوامیمان هێشتا زۆرە. ئەنجا لەسەر بودجەش با قسە بکەین. لە هەرێمی کوردستان هیچ کاتێک بودجەی پەروەردە نەگەیشتۆتە لە 102 یان لە 102 کۆی بودجەی پێگەناوە کە لە وڵاتانی پێشکەوتوو کە گرنگی بە کەرتی پەروەردەدرێ لە سەر و لە 108ەوەیە بۆی تەرخانەکرێ. بەڵام لە هەرێمی کوردستان کەمتر لە 102 یان لە 102 هەموو بودجەی گشتی بۆ ساڵێک بۆ کەرتی پەروەردە خەرج دەکرێت. ئەوەیە لە بەژمارەی ئەمجاردا باسمان کرد ساڵی نوێی خوێندنی 2025 بۆ 2026.